والله کاک دیاری هەندێشە دێ با وازەح بێ ئەگەر مش سەرۆکی بواضح حکوومەت و سەرۆکی هەرێم و پرسی نەوت لای ئێمەیە خەڵک هەقە بەتەنەکە لێیان دەرمانکە لە وڵاتەش نەک لە حکوومەت لای هەر کەسیش بێ خەڵکەوێ بەتەنەکە دەریان کات وەڵاهی ئەگەر ئێستا خەڵک ئەمەی قبول نەبێ ئەبێ بەتەنەکە لێیان ئەو حکوومەتە بڕوخێن یار بەتەنەکە لێیان حکوومەتێک نازان حکوومەتداری چییە ئەگەر حکوومەتداری ئەمە بێ هەر کەسێ لە ماڵی خۆی ئێستا توانێت حکوومەتێ بەرێ بەڕێوە نەکسێ پارێزگای ئاوا دە پارێزگا بێ پارە نەدا کێشە چارەسەر نەکا موچە نەدا لە وەزارەتەکانە نەتوانێت بەندێک کاغەز بۆ بەڕێوەبەرایەتیە بکڕێ مافی هیچی و توێژێنەدا حکوومەتداری چییە لە کاتێکیشە ژیانی سەرەوەی حکوومەت کۆمپانیاکانی حزب ئێستا بازرگانی بەو دۆخەواکەن لە نەوتە بازرگانی بەو قەیرانانەواکەن و تەندەریان زیادی کردووە کاریان زیادی کردووە نەودزینیان زیادی سەر بە چ کردووە حزبێکن سەر بە چ لایەنێکن ژارە باو خەڵکە فەقیر و ژارە بزانێت تێتوانێت نەوت بدزێ چی دزێ ئەزانێ سەر نەوت جۆرێک بۆ خەڵکە بڵێ بۆ خەڵکە فەقیر و هەژارە بڵێ بەناوی چێوە بەو خەڵکە فەقیر و هەژارە ئێستا بە ناوی کۆمەڵێ بەرپرسی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی جۆری نەوتەکە لە نێو بازاڕی هەرێمی کوردستانە بوونی هەیە ئەڵێن نەوتی فڵان کەس ئەکرێ ناوی یەکدوانێکیان پێ بڵێ کێو هەیە کێو بیستووە ئێمە لەگەڵ لایانی معنی ناوەکان ئەمڕۆ من ناردوومە بۆ وەزیری سامانە سروشتیەکان ئێمە ئاگامان لێ لە وڵاتە کۆمەڵێک وەکو مافیا دروست بوون دەستیان گرتووە بەسەر جونگە هەستیارەکانی حکومڕانێتی خەڵکی چاوی دەردێت چی دەکا بابیکە پەرلەمانیان وا ئیفلیچ کردووە نەتوانێت لێ پرسیینەوە لە وەزیرێ بکە فراکسیۆنمان هەیە بە کاملی مەحامی حکوومەتێک کە ئێستا خۆی دیفاع لە خۆی ناکە هێندە وێرانە تووشی ئایدز بووە پێشتر تووشی شێرپەنجە بوو ئەمەل هەیە ئێستا تووشی ئایدز بووە حکوومەت من شەرمەکەم ئێستا پەرلەمانتاری هەرێمێکم کە ناتوانم بەدەم گریانی مناڵێکەوە لە بێشیری و بەدەم هاواری باوچێک و خانەوادەیەک لە بێپارەیی و نەخۆشیێک و مناڵێک و هەموو چین و توێژێک مامۆستا لە چ زەمانێکە ئاوای لێ هاتووە فەرمانبەر لە چ زەمانێک ئاوای لێ هاتووە خەڵک لە چ زەمانێکا بێکار بووە کوڕی بەرپرسەکان و ژیانی من لە منەوە دەست پێ بکەن لەگەڵ وەزیرەکان و سەرۆکی حکوومەت و هەرێم و مەکتەب سیاسی حیزبەکان ئاوایە نەخێوانیە هایلایڤە بەرەو جەژنی قوربانە ڕۆین بزانە هیچ بەرپرسێک لەم وڵاتە جەژنەکە هەر هەمووی ئەڕوا بۆ سیاحەت ئەوە خەڵکی کوردستان من پێم سەیرە قبوڵیەکەن لە ئێمەشی قبول مەکەن خەڵکی کوردستان یعنی ڕوو لە هەر کوچە و کۆڵانێک لە هەر چین و توێژێک ئەکەی خەڵک قەهری گرتووە خەڵک ئیتر نازانم خەریکە بەرەو ئەوە ڕواکە هەموو بەهایەک لە دەست بدا لە پێناوی چیا لە پێناوی ژیانێکی سادەی سەرەتایی هێشتا بێن پینە و پەڕۆ بکەین کێ لەسەر کورسی بێکێ دابنیشە ئێمە سەرۆکێکمانەوێ بە هەر دەپەنجەبۆی ئیمزاکەین هەر کەسێکە کە ژیانی خەڵک چاکە کە لە پەنایە خەڵکێک دروست نەبێ تەهدیدی حرمەتی خەڵک و مافی خەڵک و ژیانی خەڵک بکە زوڵم لەم وڵاتە نەعەدالەتی لەم وڵاتە گەیشتوتە ئاسمان ئەی چۆن وانە خەڵکە ڕفێنرێ خەڵک بێ مافەکرێ خەڵک لەسەرەوەی وتوێتی ناڕەزایەتی هەیە بێسەر و شوێ نەکرێ باش زەمانێک وا بووە